من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەرنامەی بەخشینی خێرخوازی بەردەوامە لە دڵخۆشکردنی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی بەخشندە و خێرخواز بە هەمان شێوە لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی نووسینگەکانی بەرنامەی بەخشینەوە هاوکاریەکانی ئێوە کۆ بێتەوە و دواتر لیژنەی بەرنامەی بەخشین هەرجارە و لە پرۆژەیەکدا هاوکاری خەڵکانێکی هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت دەکات. لە ئەڵقەی ئەم جارەمان ئەمانەوەی پێتان بڵێین دڵتان خۆش بکەین کە هاوکاریەکانی ئێوە تەنها لە ماوەی 3 مانگدا توانی ماڵێکی بێباوک خاوەن 4 منداڵ دڵخۆش بکات. بەرنامەی بەخشین تەنها لە ماوەی 3 مانگدا بەهۆی هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئێوە توانی لە دەوروبەری شاری سلێمانی لە بەردەکەر ئەم خانۆ بۆ ئەم منداڵە بێباوکانە بکرێت و لەگەڵ تەواوی پێداویستی ناوماڵ و موچەی ماگانیان لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە بە هاوکاریەکانی ئێوە پێدرێت. ئەمانەوێت هاوکاری و کۆمەچەکانی خۆتان بە چاوی خۆتان ببین کە چۆن گۆڕانکاری لە ژیانی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک لە هەرێمی کوردستان دەکات. ئەگەرچی ئێستا خەڵک لە قەیرانێکی قوڵی داراییدایە بەهۆی پاشکەوتکردنی موچە بەناو قەیرانی داراییەوە، بەڵام ئێوەی بەخشندە و خێرخواز لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە ڕۆژ لە دوای ڕۆژ هاوکاری و کۆمەچەکانتان دڵی خەڵکانێکی هەژار و نەدار و خاوەن پێداویست تایبەت خۆش دەکات. لەگەڵمان بن بۆ گۆڕانکاریەکان لە ژیانی ئەم ماڵە بێباوکەدا. دادە گوڵاڵە لەو کاتەوە کە بەرنامەی بەخشین هات بۆ ماڵتان و بەرنامەی یەکەمی لەگەڵا ئەنجامدان و ئێستا ژیانی ئێوە چۆنە و چۆن ژیانتان گۆڕاوە؟ ئێستا ژیانمان زۆر خۆشە. پێشەکی ژیانمان هەر زۆر ناخۆش بوو. یعنی وەکو بڵێم کە پیاوەکەم نەخۆش بوو کە ئەو کۆچی دوایی کرد ئیتر لە خانووەکەمان ترسی بارانمان هەبوو، ترسی کارەبامان هەبوو، بۆ نوبەرامی خۆڵ و خاشاک بەسەر مناڵەکانمان هاتن. ئیتر یعنی لە هەموو ڕوێکەوانێ ئێمە خانووەکەمان زۆر بێکاڵک بوو. زۆر سپاس بۆ بەرنامەی بەخشین و سپاس بۆ ئەو کەسانی کە یارمەتی دەستی هاوکاری بۆ ئێمە ئەو 4 مناڵاتیوە درێژ کرد و یارمەتی یان هەر لە دینارێک هەتاکو بلۆکی هەتاکو قسەیەکی خێر ماڵیان ئاوا بێ خی گەوریان لێ ڕازی بێ. تر پێشەکی خانووەکە ئاو هاتە ژوورۆ ترسیەوەمان هەبوو ئاو هاتە کارە باش شۆرتی ئەکرد. ئیتر بۆن و بەرامێکی ناخۆش خانووەکەمان هەر زۆر بێکەڵک بوو. ئیتر کە بەرنامەی بەخشین هات سەردانی کردین هات لە وەزعیە مێزانی زۆر فەرقمان کرد. لە ماوەی 3 دانە مانگە ئەم خانووەیان بۆ ئێمە کڕی. یعنی هەر زۆر ژیانمان گۆڕا. یعنی لەوەی مادیەوانێ لەوەی خانۆ لەوەی کە موادی شت ماڵ یعنی فەرش تەنا سەلاجە تەباخ هەموو شتێک بۆیان دابین کردین. خی گەورەیانێ ڕازی بێ و خی گەورە پاداشتیان باتەوانێ و یاخوا خی گەورە ماڵەکە هەست کەسە هەر لە 250 هەتا هەر چەندە دەسەڵاتی بکە یارمەتی من و ئەو هەتیوانەی داوە خی گەورە ڕێ ڕازی بێ و خی گەورە بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی و ماڵ و مناڵی بەرەکەتی تەمەنی ئیشەڵڵا. دادە گوڵاڵە کاتێک کە زستانە هات ژیانی ئێوە چی بەسەر؟ وەڵڵاهی زۆر ناخۆش بوو. ژیانمان ئیتر بڕوا بە کە باران ئەباری
يعني ترسام هات الجورة وخانو كمان تقيبو يتر والله لهم يعني هم ترسيك مليانيش يتر دلوبي هبو أو هات الجورة ويتر هاويني جهاد قرمة لبرطب وطوز تجيان ما هي جنبو هي درقوا اشتدانا أخرى يعني هالوضع ما زور ناخوش بو يعني احنا همروا يا كواني يعني تلما يعني مش دا صلاة ما نبو أو خانو تاكي كين إنجا أو خانوش هاوينان كتبو توزكش هبو بكهربائي نو تأسيسات كهربائي بقلقهات هيتي بقلقناهات هيتي بسر هيتون أبو أي لهاوينانا جانتان شو والله لهاويني شايت تبو توز وبولي خول خاشا كأيان سلطاني بقلقها بسر أو أواراني دائما من على كان من خوش بود يتنا هاتي ندرواني والله جيان من هرنا بزور ناخوش بود جيان من حاولي خانو كشمان أوا ناتواني دسكاري كين بلين مصرف وشتيتيا بكين دا صلاة ماني يتر أوي كخير خوازنا ماناتو خرب يارمتي مانا نيمانا قرفتا كمان أوي درقاو بان مان هيجنيا انجا هو دا كان آويان بياتا خوارواني درقاو شتي هيتشي دانا آخري يتر قرفتا كأوي شونا كمان باجنيا معمل كان دور معنا بندوق أو خولانا كأيسوتين بون خوليا منال ما نخوش كذا أنا بخوا خولا كان كجاري أيسوتين يتر حال ماني ناتواني بتشينا درواني بهيش شوي تلا جوري شوي شو خانو كمان واني بلين جياني تابرين السرو تقرفت مان أوي خانو كمان باجنيا والله إذا هاينها تابلي قرمة حتى كبلي قرمة قايتكم بالنسبة للمسلحة شونا كباجنية قرمة لزستاني شقاي بيها تخوارو ترشع وشتيها يا يترحال مانية بخوانا لزستاني لهاوينا والله هر دعاء خير تنبوك دعاء خير بقو كسانا كان كيارمتي أم هتيواني منيا وهر أنا سباسي خواء كان الله خواء جان كان لو حالو هاتينا أم حالا كلما ويسي مانا إما آوا جيان مان قورا سباسي برنامي بخشيني أو كسانا أكين كيار دستي يارمتي بو إما دريش كر دستي هاوكاري بو إما دريش كردوا خواهي قورا بركات بخاطر رزق الروزيان إن شاء الله یەکەم ڕۆژتان کە هاتنە خانووی خۆتان خانووی تازەتان بەڵێ مناڵەکان چیان کرد هەستان بەچی کرد بەڵێ وەڵڵاهی زۆر خۆش بوو بڕوا هەبێ کە مناڵەکان هاتن کایایە نەقاقای پێکەنینیان و خوای گیان یعنی ئێمە خەوە یعنی خەوە ئەیبینین ئەیگو کە ئێمە لەو حاڵۆ هاتینەوە حاڵە خوای گیان یعنی ئێمە هاتوینەتە ئەم خانووانی و ئاوا ژیانمان گۆڕا و ئاوا لەو حاڵۆ هاتینە ئەم حاڵە هەرە وەڵڵا مناڵەکان زۆر دڵخۆشن یعنی زۆر هێنن باشن لخوای گەورە بەزیابێ کە بەرنامەی بەخشین معاشی بۆ مناڵەت ئەو کوڕم دابین کردووە یعنی هەر ژیانمان زۆر گۆڕاوە لەو عانەوانێ کە بەرنامەی بەخشین هاتە سەردانی ئێمەی کردووە باوکیان عەمری خوای کردووە کە من ئەم چوار مناڵەم هەیە کەس نییە بڵێ سەرپەرشتیان بکە مەسرەفمان بکێشێ معاشێکی وامان نییە کە بتوانم مناڵەکان پێداویستیەکانیان دابین بکەم ژیانتان تا چەند گۆڕاوە؟ والله زۆر والله ئێستا یعنی وازانین خەوێکەی بینین یعنی وازای خەوێ لە خەوێکی خۆشین هەرە والله هەر زۆر ژیانمان گۆڕا هەر لە ڕووی مادیەوە لە ڕووی دل و بەرگە و بۆ مناڵەکان هەر لە ڕووی ناوماڵەوانێ کە ڕاخەریان بۆ کڕی سەلاجەیان بۆ کڕی تەڵاخ و هەموو شتێکی ماڵیان بۆ دابین کردوین خوای گەورەیان لێ ڕازی بێ و سپاس بۆ بەرنامەی بەخشێنیت ماڵیان ئاوا بێخێرتان بنووسێ ئینشەڵڵا لە ڕووی ئێستا ئێمە لە وەرزی زستانداین تا چەند جیاوازی هەیە لەگەڵ خانووەکەی پێشوەکان لە ڕووی سەرماوە والله زۆر بەخوا یعنی لەو ئەنوێ ئیتر مناڵەکان هەر نەمان ئەزانی چی بکەین یعنی هۆدەکان ئەوە نەک بێکەڵک بوون ئەمە سارد بوو نەمان ئەزانی چۆن یعنی ژیانی خۆمانی تیا دابین بکەین ئیتر مناڵەکان خەفەتیانە خواران و دایە سەرمامانە دایە نەخۆشین هەموو جا چی بکەم دایەگیان وەڵی دەسەڵات نییە و خوا گەورێ و ئێستا بڕوا هەبێ یعنی خۆی گەورە یعنی سپاس بۆ کارێکە دەش کرد کە ئێمە ناخۆشیەکانمان لەبیر چۆتەوانێ یعنی هەر نەڵێن ئەوەشمان لەدیوە لە خوای گەورە بەزیابێ چ شتێکتان لە خەیاڵا بوو چ شتێکتان زۆر پێویست بوو کە خێرخوازان و بەرنامەی بەخشین بۆی ئەنجام بدات بەڵێ وەڵڵاهی تر هەموو شتێکیان بۆ دابین کردوین هەر وەڵڵا هەموو شتێک یعنی هەر شتێ ئەو مناڵانە دڵی ئەو مناڵانەمیان خۆش کردو خوای گەورە دڵیان خۆش کە خوای گەورە بۆیان بخاتە پێشووی قیامەت یعنی ئینشەڵڵا ماڵیان ئاوا بێ یاخوا نەوەڵا لە هیچ شتێکمان کەم نییە لە خوای گەورە بەزیابێت زۆر ژیانمان خۆشە زۆر هەرە وەڵڵا ئەوسا کە دانیشتم ئیتر بیرم لە مناڵەکانە کردەوانێ ئیتر کە دانیشتم یعنی زۆر بەنامۆ ناخۆش بەس دەسەڵاتیش نەبوو ئیتر هەر دوعای خێرمە کرد هیچم دەسەڵات نەبوو
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. ئەو ئیشەکە لەگەڵ با پیرەمایکەم بە عارەبانە ناو کۆڵانەکان ئاگەڕێن بۆ ئاسنە وردە ئیتر ئەگەر عارەبانێکمان دەست بکەوێت دەستمان نەکەوێت هی زۆر هیلاکەبین دوورەکەین و جاری وایە هیلاکەبین ئەگەڕێن و لە ماڵە بۆی دانانشین لە ماڵە گەدانشین چی بکەین هەزوێتمان بەشکم هەر بگەڕێن پارەکەشی ئەوە نییە تا ژێری ئێمە دابین کە ئاسنەکەش کەمە خۆ زۆر نییە ئاستی کۆنەکەوەکەنەوە بەڵێ دوای چی دێت دوایە بێنە مەحمەلەکەی تێی فرۆشی پارەکەی ئەوە نەژنیە بڵێ ژێ ژیان ماپەیاکان هەر زۆر فەقیر نەگەڕی بەڵێ لە کۆڵانە ناگەڕنەکە ئاسنێ وردێکمان دەستکەین خۆم و خوشکەکە مازمان لە مەکتەبیانە لەبەر فەقیری و بێدەرامەتی پێشتر ئێمە ژیانمان زۆر ناخۆش بوو یعنی ئەویشی کە زوو ئەمان کرد زۆر ناخۆش بوو کە کۆڵان بە کۆڵانە گەڕان ئەمجا بژێکی ژیان پیاکەین ئەو بژێ ژیانە بەشی ماڵی ناکردکەیت ماڵەکەی پێچاکەین ئای پێ هاتە خوارەوە ئەوە هاتە ناو ماڵمانە شمان تەڕە بوو شمان خەسارە بوو نەمانەتوانی هیچکەین بکە ئەو خانوە چاپ بکەین زۆر سپاسی خێرخوازانەکەی زۆر سپاسیانەکەی ماڵیان ئاوا بێخوا بۆم خاتی کێشە قیامەت کە ئێمە لەو ناخۆشەیەنە ئەم خانووە لەو ئیشە ناخۆشە و لەو کاتە ناخۆشە مەعاشیان بۆ بڕێوینیتەوە هەموو لە بژێوێکی ژیانەوە بۆیان گۆڕێوین لەو بژێ ژیانە ناخۆشە لەو خانوە ناخۆشە ئەو کاتە کە ئەو خانوە زۆر ناخۆش بۆ زستانان ئای پێ هاتە خوارد و سارد و نەمانتوانی هیچ بکەین ساتوینەتە ئێرە زۆر سپاسی خێرخوازانەکەی کە خانوێکیان بۆ کڕێوین زۆر خۆشە لێرە باشترە بۆ زستان زۆر باشترە و بۆ خۆشمان دیسە بۆ خەمە نییە بڵێ بۆ ماڵەوە ئای پێایەتە خوارەوە هیچ بۆ فەرش و ئەمانە بڵێ نیمانە بۆ زۆر باش بوو لە ڕووی مادیەوە کاکە دیاری ئەو کاتە بە عەربانەیەکەوە لە کۆڵان بە کۆڵان ئەگەڕای فافۆنشتکەوە کردەوە بەڵام کە پارەکەشت ئێهێناوە پارەکە کەم بوو بەشی هیچی ناکرد بەشی جلوبەرگی ناکرد بەشی بژێوی ناکرد ئەی ئێستا لەگەڵ ئەو معاشەی بەرنامەی بەخشینەکە مانگانە پێتان ئەدرێ ژیانتان چۆن و خەمی تۆ کەمی کردووەکو کوڕە گەورێکی ئەو ماڵە بەڵێ ئەو کاتێککە من ئیشمە کرد بە ئیشی فافۆن ئایا و پارەی کەم هێنا نەمەتوانی هیچ کەم بۆ خانووەکە بەس ئیسەکە مەعاشیان بۆ بڕێنێتەوە یاڕبی ماڵیان ئاوا بەخوا بە خاتی کێشەکەیانمە زۆر باشە جلی خەڵکمان لەبەرەگرت تەنانەت جاریوا بوو خەڵک جلیان بۆ هێنان لەبەرمانە کرد بەئێستا جلی خەڵک لەبەر ناگەی زۆر سپاسی خێرخوازانەکەین کە ئێستا جلی خۆمان لەبەراوی لەگەم ناڵی ترا جیاکرێ گیان دیسە خۆمان جلی پۆشتەمان لەبەرا بەزە و کاتەوانە بووین زۆر خەڵکی تر هەیە وەکو ئێمەوان بەشکۆ خێرخوازان هەوڵبەن خەڵکی ترۆکو ئێمە دڵی مناڵان خۆشکەن دڵی خەڵک خۆشکەن والله ئەو دقەی کە ئەچن بۆ مەکتەبە بێ پارە ئەچن ئیتر کە ئەبینم کە بێ پارەیان پێنێ بڕوا بە هەتاگە لە مەکتەبەکە ئیتر ئەمنم بەداوە ناخۆش یعنی مەرگی خۆم بە ئاواتە خوازم کە بێ پارە ئەچن بۆ مەکتەب پێڵاوەکانیان دراوە ئەم کوڕەچکۆلە مێتەڵە هەدابنی پێڵاوەکەم دێ بۆتەوانێ بەڵام قاینا بەساقم گوێشی مێرێ بۆی ئەدورمەوە خۆم بۆی چاکەم خەڵک ئەگەر جانتایەکم باتێ بڵێ ئەوەیە ئەگەر درابێ بۆیانە دوورمەوانێ ئەگەر پێڵاوێک پێڵاوشتیان باتی ئەگەر بەنەو عیبێ بۆیان چاکەم باسی ئەوت کرد ڕۆژانە 250 نەوە بێت دەستی مناڵەکان ئەی ئێستا چۆن والله ئێستا لە خوای گەورە بە زیابێ لە هیچیان کەم نییە نە بەخوا جاری وها بۆ بە 4 ڕۆژ یعنی پارەم پێ نەبووە لە ماڵە پارێ نەمێڵا بچنە دەرەوانێت کە باسی دەستی خەڵک نەکەن با نێنە ژوورە داوا لە من بکەن یعنی بیان و بگرن ئێستا لە خوای گەورە بە زیابێ لە هیچیان کەم نییە ئیتر وەڵای سپاسی بەرنامەی بەخشین سپاسی ئەو خێرخوازانەکەم کە هەستان بە کڕینی ئەم خانۆیان بۆ کڕین ئیتر پێداویستی مناڵەکانیان دابین کردین بە بەرنامەی بەخشین کە مەعاشی مانگانەی بۆ ئەم لە وەختی خۆیان مەعاشی مانگانەی بۆ ئەم پڕێ من یعنی دابین ئەکەن ماڵیان ئاوا بێ دڵی مناڵەکانیان خۆش کردم خوای گەورە دڵیان خۆش کە ئەم خانوە لە هیچمان کەم نییە هەتا تەنانەت فەرش و کومبار و ڕاخەری ناوماڵ و سەلاجە و ئیتر تەباخ و ئەوەی پێداویستی ناوماڵ هەبێ بۆیان دابین کردوین لە خوای گەورە بە زیابێ هیچمان کەم نییە سپاس بۆ بەرنامەی بەخشین خوای گەورە پاداشتیان باتەوە خوای گەورە بەرەکەت بخاتە ڕۆزیان کە ماڵی ئێمەیان ئاوادار کردەوە کە ئێمەیان خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵیان کە ئیتر خوا ڕستیان بکرد چەندها ماڵی وەکو من داماوتر هەیە یعنی ئەوانیش ئاوادار ببێنەوانێ وەکو من ژیانیان خۆش بێ وەک من دڵیان خۆش بێ ئیشەڵڵا وەک مناڵەکانی من ئێستا چۆن دڵیان خۆشە ئاوا مناڵی بێباوکی تریش ئاوا دڵیان خۆش بکەن ئاوا ماڵیان بۆ بکەن وەک خوای گەورە
ڕزق و ڕۆزیان باتە ئیشەڵا بەرەکەت بخاتە ماڵیان وەکو ئەوە ئەمەیان بۆ ئێمە کرد ئیشەڵا بۆ ئەوانیشی بکەن خوای گەورە دەرو لە هەموو مسلمانێ بکاتەوە خوای گەورە بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیان ئیشەڵا. سەرەتا سپاسی بەرنامەی بەخسینەکەم ئەم خانووی بۆ کردوینەتەوە پێشتر لەولا بوو حاڵمان زۆر خراپ بوو ترسی کارەبامان هەبوو اینجا پێویستیمە بەڕاستی ئەنەمان بوو ئیتر ئەوەی هەمان بوو خەڵک بۆی دەهێناین ئیتر لە ماڵەکە زۆر سارد بوو سۆپامان نەبوو نەوتمان نەبوو خۆمانی لەبەرگەرم بکەینەوە ئجا ئێستا ماڵی خێرخواز ئاوا بێ ئەم خانووی بۆ کردوینەتەوە زۆر گەرمە دەتوانین بە دڵخۆسی تێدا دانیسیت لەولا براکان نەیان دەتوانین پارە خەرج بکەن لێرە ئێستا دەتوانین بە دڵی خۆیان پارە خەرج بکەن بچن بۆ دوکان لەولا جلی گەرمما لەبەرانە بوو جلی سارد نەخۆستەکەوتین کەس نەئەبوو بیان با بۆ خەستەخانە بەڵام لێرە جلی گەرمیان لەبەرایە ئێستا زۆر دڵخۆشین جا پێویستی ناوماڵ بەڕاستی غازمان نەبوو ئەوان پێویست بوو لەولا نەما بوو کەلوبەل بەبێ پێویست نیمانە و بەڕاستی زۆر کەلوبەلمان کەما کەلوبەل هیچکە خەڵک بۆمان بێنێ چاومان لە دەستی خەڵکە جا بەڕاستیەوەی پێویست بێ زۆر نیمانە جا ئێمە حەزەکەین بەڕاستی وەکو خەڵکی کەستمانە بێت وەڵا ئێستا کومباریان بۆ کڕێوین جا لەگە کەوانتر هەموو ستێکیان بۆ کڕێن ئەوسا ستێک کۆنەکانمان نەبوو بەڵام خێرخوا هەمووی بۆ تازە کردوینەتەوە ئێستا ئەوسا هەمووی کۆن بوو نەمان دەتوانین بە تەواوی ئیسی لێ بکەین ئێستا هەمووی تازە کراوەتەوە زۆر سپاسی بەرنامەی بەخسینەکەم بە بۆنەی بەرنامەی بەخسینەوە دەتوان ئێستا لە ماڵە خۆسیا دانیسین هیوادارین خەڵکانی کەس وەکو ئێمە دڵخۆزبوون خانوویان بۆ کرێتەوە وەکو ئێمە ئاوا دڵخۆز بوون و جلی تازە لەبەرکەن و کاسب بۆ مەکتەب بێنێ سێ خەڵکێکم شتەخوایتە حەز بە ناخۆشیەکەم پێچ بۆ ناو پۆلەکە دانیش گۆڵم بە خەفەت داخۆ گۆڵە سلوبەرکەم پانتۆڵەکەم لای دراوە هەموو ڕۆژ بۆ مەکتەب واکەم جا سپاسی خێر خوازەکەم بەڕاستی من لەو خانوو حاڵمان زۆر خراپ بوو ئەو بەخانەکە ئاتە خوار بەس لێرە خانەکە ماشەڵڵا گەرمە دیگە قەپاتە حاڵمان زۆر باشە ئەمجا جلو بەرگی جوان و عیبمانێت لەگەڵ ڕەفیقەکانمان وای ساتێ بچینە دەرەوە پارە خەرجکەین بۆ خۆمان بکڕین بەس ئەو خانوو نامانەتەوە چونکە کەم دەرامەت بین ئەو بران بە عاربانەی شێگر بەر سەرفیاتێک بەش دەم تەوهینەکەی بۆ ئێوارە ئەی ئێستا وایسە حاڵمان زۆر باشە خێواز بە عاشێکی بۆ ئەو برا بڕیوە تەو حاڵمان زۆر باش چی ئەڵێ بە خێرخوازان کە ئاوا ژیانی ئەوەی گۆڕی وەڵا سپاسی خێرخوازان کەم و سپاسی ئەو کەسە شەکە ئەم خانوویان بۆ کردن دڵی ئێمە خۆش ئەو جارێ چوون بۆ مەکتەب پێڵاوەکەم دڕابوو وتم دایکە دوای کە هاتمەوە پێڵاوەکەم بۆ چاکەی تر دوای کە هاتمەوە بیر دایکیشم بیر چ پێڵاوەکە چاکە کاتە چوون بۆم تەفسیرەکەم بنەکەی لێ بووەتەوە یەخوا خێر خۆخوازان بنووسێ خۆماڵتان ئاوا بێ وەڵاو جارە ژوێنێکی خراپمان نەبوو ئێستا ژوێنێکی خۆشمان هەیە و یەخوا خێرتان بنووسێ خۆ وەڵاو جارە لەو ماڵە بووی ئاوە تکا بەسم عارەزەکە هاتە خۆرە شەکەمان پڕە بوو لە
ئاو بوون و بەرامی خۆڵخە شەکە بە سەرمانە و ئیتر خۆڵخە شوکە هەتە ماڵەکەمان و کاتە شەباب و زوومە سەرمابوو نەخۆشە کەوتی. ئەی ئێستا نەخۆش ناکەم سەرماتان نییە؟ نەوەڵات دیگاگە قەپاتێخەوە خێتام نووسێخەوە ماشێکتان بۆ بڕیمەوە و ئێستا چی ماشەکەمان وەرەگین دەسەخ. کاتێک ئێوەی بەخشندە و خێرخواز و دۆستی هەژار و نەدار و منداڵی بێباوە بە هاوکاری مادیەکانتان بە پشتیوانیتان لە بەرنامەی بەخشین ئەبەخشن و لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە ئێمە دەستمان کراوە ئەبێت و ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباو دڵخۆش دەکەین. ئەگەرچی ئێستا لە هەرێمی کوردستان بە ناوی قەیرانی داراییەوە موچەی بێباوکان بڕاوە و موچەی بێسەرپەرشتان بڕاوە و کار و کەسابەت نەماوە و موچە لە 2 مانگ 3 مانگ جارێک ڕبع موچەیەکدا بەشەکرێت. خەڵک ڕۆژانە لە ناچاری سیارە و خانووی خۆی ئەفرۆشێت. بەڵام ئێوەی خێرخواز و بەخشندە ئێوەی دەستگیرۆی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان تەنها لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە لە هەموو هەفتەیەکدا ماڵێکی هەژار، ماڵێکی نەدار، ماڵێکی بێباو خاوەن پێداویستی تایبەتێک دڵخۆشەکەن لە سەرجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستان. نمونەی ئەم ماڵەش یەکێکە لەو نمونانەکە لە ماوەی 3 مانگدا توانیتان ئەم خانووە لە ڕێگەی ئێوە بکڕێ و بە تەواوی پێداویستی ناوماڵ و موچەی مانگانە بۆ ئەو منداڵە بێباوکانە. ئێمە کاتێک کە ئەبین ماڵێکی ئاوا بێباوک لە خانوویەکی ناخۆش و پڕ لە مەترسی و ڕزگاریان ئەبێ بۆ خانوویەکی ئاوا دڵخۆشین. دڵنیام ئێوە لە ئێمە دڵخۆشترن چونکەم بە هاوکارەکانی ئێوە ژیانی ئەم منداڵانە لەو ناڕەحەتی و ناهەمواری ژیانە گۆڕا بەو خەندە و خۆشی ئێستا. داواتان لەکەین بەردەوام بن لەگەڵماندا ئەگەرچی قەیرانیشە، بەڵام هاوکارەکانی ئێوە هەرچەندێک بێ دوجار ئەبێ بە مای دڵخۆشی بۆ ماڵێکی ئەوا بێ باوکو و هەژار و نەدارێک لە هەرێمی کوردستان. ئێمە لێرە سوپاسی هەموو کەسانەکەین کە هاوکارمان بوون بۆ کڕینی ئەم خانووە و پێداویستی ناو ماڵ و موچەی مانگانێ. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 0750 723 25 55. یەکەمیان خێراتنی کەناڵەکەتانەکەم و خۆتانەکەم بە قوربانی چاو بم. ئەم کوڕەی من زۆر داماوە، 4 مناڵی هەیە، کرێچیە، 2 جاربی کۆی دڵیان بۆ داناوە. وەڵاهی هەرچی خێرەوە من نەیاتێ نیەتی بیخوات. ئیتر داوا ئەەکەم لە خێرخوازی ئەم خوای گەورە و ئەم سەر عەرزە بە قوربانتان بم، هاوکارێکی بکەن، مناڵدارە نەخۆشە، دەراماتی نییە، ئیشی نییە، نقصانیشە بەخوا قاچێکشی نقصانە، گورچی لێ هەر تەواونی عملیاتمان کردووە، 34 دەردی هەیە. لە تاوی قەرزار ناوێرێ سەر بباتە دەرگای حەوشە. قەرزارێ زۆر بووە بۆ ماڵ و مناڵ و بۆ احتیاجی و بۆ داماوی لەم خانوو دەریەکەن بۆ ئەو خانوو کرێی بۆ نادرێ، لەم خانوو دەریەکەن بۆ خانوو کرێی بۆ نادرێ. مامۆسەگیان حاڵەکەی ئاوایە و وەزەکەی ئاوایە بە قوربانم. جا منیش داواکارم هاوکاری بکەن و دەستی یارمەتی بۆ درێژکەن و خێریشتانەگا لەبەر ڕەزانەنی خۆی گەورە. کار و کەسابەتی چێچیشە؟ کار و کەسابەت بەخوا لە 10 ڕۆژ لە 5 ڕۆژ لە 10 ڕۆژ جارێکە ئەگەر 20,000 25,000 دەستکەوێت.
ئەرێ بەخوا ئەوە کەسابەتەکەیەتی هیچی نییە، دەزمایی نییە، ماڵی نییە، سەرمایەدار نییە، هیچ سفرە. بەخوای گەورە خۆم نانەوای خەڵکم هاوکاریانەکەم ئەو لە تەپەرشە داخراوە ئیسا لە ماڵان بۆم هێنا ئادام خستە بووی ئەمەە داماوە خۆم ئاوا دە 15,000 خەمە لاوە ئەمە دەستی ژنەکەی وڵم بێ بەکرێخانوەکە لەبەر خاتری خوا و مناڵەکانی و خۆی کوڕەکەم زۆر داماوە زۆر ئەرێ بەخوا بەم تەمەنەوە ئیشی ماڵانەکەم هەردوو گورتی لێش خۆشم سز بووە دڵم زەعیف بووە ئەمە هەمووی بیکۆشتی خۆشمە حاڵمان نییە. ئیتر ئەوە ژیانەکەمانە بە قوربانی چاوەکە تر دەستی یارمەتی بۆ درێژکەن لە ڕێی خوا و لە خێرخواز بەزیاکە و ماڵتان ئاوا بێ و مەمنونتانین بە قوربانە بم زۆر داما و لێ قەوماوە. داگیانێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕی 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ کوڕەکەت هێناوە داواکانی لە خوای پەروەردیگار ناڕەحەتی و ناخۆشەکانی لەسەر سوو بکات و ئەم بڕە هاوکارێش بێ بە بەشێک لە کەمکردنەوەی ئازار و مەنیەتەکان ئینشاءڵڵا. بە قوربانێ بم دەستی خۆش بێ خوا لە بسڵمانان بەزیاکە خوای گەورە هاوکاریتان بکە خوا حەجیان بۆ بنووسێت بۆ ئەو بسڵمانانەی کە هاوکاری و دەستی یارمەتیان بۆم تڵفی من درێژ کردووە مامۆستا تڵفەکەم زۆر داما و ڕەنج بێوەرە داوایشەکەم لەو خێرخوازانە خوا بە حەج بۆیان بنووسێ خوای گەورە پاداشتی خێرتان باتەوە خوای گەورە لێتان قبوڵ کاوێوەش ئەمرتان درێژ بێ ماڵ و مناڵتان بێوەی بێ بە قوربانم خوا لە بسڵمانانیش بەزیا بکات خوای گەورە هاوکاریتان بکات داواکارم لە خوا هەموو هاوکار و بسڵمانێ یارمەتیم کوڕی منیدا گشتی بە حەج بۆی بنووسێ خوای پەروەردگار ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم من کە نامی دریسە ساحێبی دوو مناڵم تووشی ئەم نەخۆشیە بووە من تەکسیەکەمە بۆ فرۆشتومە تر ئەمە عملیاتەکەم بۆ کردووە من تا کە ئەیبینن عملیاتی یەکەمێتی عملیاتی دووەم تر ئەمە ئەوراقەکەیە ئیکۆگەی جۆرە نەخۆشیەکەی ئەمە یەکەم عملیات بۆری سیەکەی گیرا بۆ ئەومان بۆ بەراوە لە جیاتی هەناسە خوێنی بۆ چوو ژیانی هەر نەبوو هەناسی بەحاڵە بوو هەناسی زۆر کەم بوو اینجا سواز بە قاوەمان بۆ کردو لە نزان ئێستا ئەم عملیاتی کە بۆ یەکەین شینە بێتەوە لەگە شینبوونەوەکەشە ئازاری هەیە هەچی ژیانەتی شێنجیان گیانشمان بەم حەپەیە بەڕاستی ئەم عیلاجانە ژێرە نییە لە دەرەوە هەیە زۆر گرانم عیلاجانە بەکاری بێنێ بەردەوام ئەگەر ڕۆژێک بەکاری نێنێ نابێت لەگەڵ ئەوەشە تووشی فتقیش بووە هەموو شتێکمان بۆ تاواکرۆ لە جامعەکە ئەڵەن عملیاتی ناگەین لێرە ناوێرن چکە لەبەر نەخۆشیەکەی تری بەڵێ تر ئەوەی ڕاستی من هیچ توانامنێ هەبوو نەبوو تەکسیەکەمەوە فرۆشتومە ئەگە کرێکاری بێ ئەیکەم کرێکاری نەبێتە بۆ خۆم لە ماڵە دانیشتم ئێستا خانوود نییە و سارەکەش فرۆشتووە و پێویستی بە نەشتەرگەری و عیلاجی بەردەوامیش وڵا بەردەوامە بێ عیلاجەکە بەکاربێنین ئەبێ و نەشتەردەریشتی هەر بۆ بکەینەوە عملیاتە گەورەیە بۆی نەکەین ینی زەرەی زیاترە بێت ئێستا ئەم پارچەیە لە دەرەوە بای 6 وەرەقە 7 وەرەقەیە یعنی ئەم پارچەیە لێرە هەر نییە دەستم نەکەوتەوە ئەوەش لە هەندستان هێناومە کاگی دەزگیان ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕ 1 ملیۆن دینار هاوکاریمان بۆ تێناوە داواکانی لە خوای پەروەردگار شفای مناڵەکەت بات و ئەو هاوکاریش بەشێک لە مەنێتی و ناخۆشەکان کەم کات و هیچ نەبێ عیلاجەکانی پێ بکڕیت و ئەم مناڵەت خوای پەروەردگار تەمەنی پڕکا لە خێر و بەرەکەتان ئاوا بێ دەستان خۆش بێ باوکارێکەکان شەڵامە خوا لێتان قوڵ کا خۆماڵی ئەوە ژاوەکە کە هاوکاری ئەوەی کردو هاوکاری ئەمەی کردووە